بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرسەر کۆمەڵێک پرس دەکەین لەوانە پرسی باج موچە ئەوە داهاتی دیارە ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر کوێرم کۆمەڵێک باجی ڕاگرتووە کە پێشتر خۆیان لە کابینەکەیاندا بە یاسایی سەپان بوویان و لەم کابینەیەش بە ڕێژەی لە 300 داهاتی باجیان لەسەر خەڵک زیاد کرده بوو ئێستا بەشێکیان ڕاگرتووە زانێرەکان باز لەوەکانە ژێر فشاری عێراق بێ باز لەو باجان دەکەین کە ڕاگیراون و ئەو ڕسوماتانش کە پێشتر لەسەر هاوڵاتیان بارگرانیان دروست کردووە هەروە پرسی موچەش لەگەڵ بەغداد بەکوێ گەشتووە و پرسی خانەنشینی هاوتاکردنیان و خانەنشینانی سەربازیش کە کێشیان بۆ دروست بووە بەشێکیان کە موچەکانیان دواکەوتووە هەروە باز لە پرسی داهاتەکانیش دەکەین داهاتی ناوخۆ ئێستا عێراق داوای زیاتر لە 6 تریلیۆن داهاتی ناوخۆ دەکات کە لە ماوەی چەند مانگە ڕابردوودا بەڕێکی کەمیان ڕاستی عێراق کرد و نازانراوی دیکەی چی لێ هاتووە ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گۆڵپی پەرلەمانتاری کوردستان پێشووی کوردستان لە لیژنەی دارایی قسەی لەسەر دەکەین مامۆستا بەخێربێن سوپاسیان سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لە پرسی بازیەکانەوە دەست پێ بکەین حکوومەتی ماوە بەسەر کوێ هەرێم ئەمڕۆ کۆمەڵێک بازی نایاسایی ڕاگرتووە ئەوی سەر چێشخانە و هۆتێلەکان ناناوەخانە و سەموخانەکان هەروەها کۆمەڵێک باجی دیکەش سەرنجی لەسەر ڕاگرتنیە و باجانە بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێزت لە بینەرانی بەڕێزی شکا حەکیم طبعا ئەو باجانە بەڕاستی باجی نایاسایی بوون بەڵێ و ئێمە لە کاتی خۆیان لە پەرلەمان و بە کۆنگرەی ڕۆژنەمەوانی و بە ڕێکاری پەرلەمانی دژیان وەستاینەوە تەنانەت سکاڵاشمان لەسەر تۆمارکردن بەڵام بەداخەوە حکوومەتێک کە ملکەت نییە بۆ یاساکان بۆ سیستمەکان بۆ دەستگاکانی چاودێری بەم جۆرە سەرکەشانە ئەڕوا هەتاوەکو سەری ئەدا لە بەردێک و ئەوسا ئەگەڕێتەوە بەڵە لەم باجانە سەریان بەربەردەکە کەوت چونکە ئێستا و تیمانەی دیوانی چاودێری دارایی عێراق کەیەنە هەرێمی کوردستان فەزاحەتەکانە بینن چونکە ڕاستە لە بەغدا گەندەڵی هەیە بەڵام ئەساسیاتی کاری بەڕێوەبردننی دەوڵەت بە پێی سیستمە بە پێی دەستورە بە پێی یاساکانە هیچ کەس جورئەتیەوە ناکا بۆ نمونە بەڕێوەبەرایەتێکی جیای هەبێ بۆ خۆی خەڵک خانشین کا لەلاوە لەو بەڕێوەبەراتی گشتی خانشینی ئاگای لێ نەبێ بە گونیە موچە وەرگێ بۆ کۆمەڵی هێز و وەزارەتی دارایی ئاگای لێ نەبێ ڕاستە گەندەڵی هەیە لە خوارەوە و لە بورگەکانی ترا بەڵام ئەم جۆرە گەندەڵیە لە کوردستانە بە سیستم کراوە لەسەر بنەمای دوو حیزب ئەمە لە بەغدا نیە ئەمە تەنها تایبەتبەندێتی هەرێمی کوردستانەوە ئێستا ئەمە جێگەی خۆشحاڵیە کە دیوانی چاودێری دارایی بەغدا بۆمان ڕاستەکاتەوە ئەگەر چی دەبوو ئێمە لە هەرێمی کوردستان دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان ئەم کارانی بکردایە بەڵام بەداخەوە هەردوو حیزبی سیاسی دەسەڵاتدار و حکوومەتەکانیان ملکەت نین بۆ یاساکان ئامادە نین گوێ لە دەنگە دڵسۆز و یاسایی و دامەزراوەکان لە ناو خۆیان بگرن ئەو باجانەی بەڕێزت باسیەکەی باشەکە یەکەم چۆنە بڵێن چبارگرانی طبعا وجهە نەزەری ئەم کابینەیە ئەوە بوو کاکە ئێمە داهات زیاد دەکەین و سەرچاوەکان هەمە چەشنەکەین هەموو ئەم ئیدعا گەورانە ئەم بانگەشە گەورانە هاتە سەرەوەی کە لەسەر گیرفانی هاوڵاتی بە نایاسایی پارە دەرکەن چۆن باجیان لەسەر چێشتخانە و شوێنەکانی گەشت و گوزاری ئۆتێلەکان چوارەستێرە بەرەو سەرسەپان خواردن بوو لەوێ باجی ڕاستە و خۆیان ناونابوو لەسەر ئەو وەسڵەی کە ڕۆژانە هاوڵاتی کە چێت لە چێشتخانەیەک نانەخوا مەسەڵەن بۆ نمونە ژن و مێردێک هاوسەرن مامۆسان هەردووکیان 1 ملیۆنێک وەرەگرن مانگی جارێک کاتێ موچەکە وەرەگرن ئەچن وەکو بۆنەیەکی خۆششنە چێشتخانەیەک نانێگە خۆن لەوێ باجێکیان سەپاند بوو کە ڕێک لەسەر وەسڵەکە لە هاوڵاتیەکە وەرەگیرە باج بە پێی یاسا لە کەرتی تایبەت وەرەگیرێ لە کۆمپانیا و شوێنی گەشتوگوزاری وەرەگیرێ لە چێشتخانە و هۆتێلەکان وەرەگیرێ بەڵام ساڵانە لە قازانج وەرەگیرێ نەوەکو ڕۆژانە لە هاوڵاتی ئەمان هاتن ڕۆژانە ئەویان کرد باجێکی تریان سەپاند ئەویش لەسەر نەخۆشخانەی تایبەت ئێمە من لە کاتی خۆیان کۆنگرە ڕۆژنامەنیم لەسەر گرت ئەم باجە ڕێک ڕاستە و خۆ دەستیانە کرد بە گیرفانی ئەو نەخۆشەی کە مەفروض وابوو لە نەخۆشخانەی حکومی چارەسەر وەرگرێ ئەمان خۆیان فەشەلیان هێنا شکستیان هێنا لەوەی نەخۆشخانە حکومیەکان خزمەتگوزاری پێویستیان هەبێ و ڕۆژ بە ڕۆژ گەشە بکەن پێداویستی تەندروستی لە ئاست خواستەکانی هاوڵاتیا بێ لە ئاست خواستەکانی نەخۆشا بێت کەچی ڕۆژ بە ڕۆژ نەخۆشخانەی حکومی پاشەکشەی کرد و ڕۆژ بە ڕۆژ نەخۆشخانەی ئەهلی زیاد بوو چونکە خەڵک پێویستێتی سەرنجام
بەمەش لێ نەگەڕان هاتن ئەو نەخۆشخانە تایبەتانە من کاتی خۆی بە بەڕێوەبەری گشتی باجی شمود لە کۆبوونەوەێت وتم زەمان چییە؟ ئەم باجە ڕاستەوخۆ لە گیرفانی نەخۆش دەرناکرێ وتینا ئێمە زەمانماندا و بە مەرجە بە نەخۆشخانەکان ئەڵێن کە نابێت لەسەر نەخۆش بکەوێت لە ڕاستیە من دوایی وەسڵم مەبینی وەسڵی نەخۆش بۆ نمونە بڕێک پارە لە بریمانەوە بڕێک پارە لە بری نەشتەرگەری بڕێک پارە لە بری بێهۆشکردن بڕێک پارەی نووسرا بوو باجی ڕاستەوخۆ تۆ سەیری ئەوەندە یعنی ئەوەندە هەست بە بەرپرسیارەتی نەکەی حکوومەت بیت ڕاستەوخۆ دەستکەی بە گیرفانی نەخۆشێکە کە بەپی یاسا ئەبوو لە نەخۆشخانەی حکومی چارەسەری بۆ بکەیت ئەو باجەشیان سەپان ئەمڕۆ ئەم باجانە هەڵوەشاونەتەوە ناوەخانە و سەموخانەکەنان کرا لەم کابینێ مانای چی بوو هەرنانی ژیان ئێستا پێشژنان بوو ئێستا شەرشەژنانە طبعاً کاک حەکیم هەر کەسێک لە کەرتی تایبەتی شەکە شتێکی ئاساییە بەپی یاسا باجێکی ساڵانە بدا لە کۆی قازانج نەک هاوڵاتی زیان کات و هەر باجی لێوەرگری هاوڵاتی بازاڕینە تۆ هەر باجی لێوەرگری کۆرۆنا بەسەرا هاتووە تۆ هەر باجی لێوەرگری نرخی ئارد و سوتەمەنی و کارەبا و هەموو شتێکی لەسەر گران کە اینجا بڵێ وڵا کاکە وەرە باجێکی ڕاستە و خۆشم بەرێ یعنی ئەمە تەنها و تەنها دلیلی ئەوەیە حکومەتێکمان هەیە هەست بە مەسئولیت ناکە و تەنها چاوی لەوەیە گیرفانی هاوڵاتیەکان خاڵی بکاتەوە طبعا ئەگەرم باجانش چ ئەوە یاسایی و چ ئەوەشی نایاساییە بچوایەتە گیرفانی خەزێنەی گشتیەوە و خەڵک بیزانیا چی لێت و بۆ بەرژەوەندی گشتی بەکار ببرایەتەوە و تا ڕادەیەک ئاسایی بوو بازانە وڵا ئەو وردە وردەوانە دەرەکەون وردە وردە ئێستا لە هەرێمی کوردستانە وەک چۆن سندوقی خانشینیمان نییە وەک چۆن سندوقی شێرپەنجەیان خاڵی کردەوە بە هەمان شێوە یەک خەزێنەی گشتیمان نییە خەزێنەیەکمان هەیە دراوسەی گیرفانی یەکێتیە لەو لاش خەزێنەیەکمان هەیە دراوسەی گیرفانی پارتیە هەرچی لەوان مایەوە ئەدرێ بە حکوومەت تا ئێستاش حکوومەت وەکو حکوومەت وەزارەتی دارایی وەکو وەزارەتی دارایی کا حەکیم با ئەمە ڕوونکەمەوە خەزێنەیەکی نییە ئەم خەزێنەیە هەموو داهاتەکان لە گومرگەوە باجەوە ڕسوماتەوە لە نەوتەوە بە تایبەت بگەڕێنەوە ئەو خەزێنەیە وە لەوێوە خەرجەکان بکرێن بۆ نمونە لە دۆسیەی نەوتا کاک حەکیم دەدانە ساڵ نەوتیان فرۆشت وەزارەتی دارایی هیچ ئاگاداریەکی نەبوو لەسەر ئەم پرۆسەی فرۆشتنانە و هیچ ئاگاداریەکشی نەبوو لەسەر خەرجیەکان کە ئەو پارەکان بۆ کۆمپانیەکان ئەگەڕێنرانەوە چۆن شتی وابێ بەپێی یاسا لە کوردستانە کار بە یاسایی ئوسوڵی محاسەباتەکرێ وەزارەتی دارایی کار بە یاسای ئوسوڵی محاسەباتەکە بنەما ژمێریارەکان کە ساڵی 1940 دەرچووە بەپێی ئەو یاسایە بە یەک خەزێنەی گشتی هەبێ بەپێی ئەو یاسایە ئەبێ هەرچی داهاتێک لە هەرێمی کوردستانە هەیە بگەڕێتەوە و خەزێنە و ئەبێ هەرچی خەرجیەک هەیە لەو خەزێنەیە بکرێت لەژێر چاودێری وەزارەتی داراییە لە چوارچێوەی یاسایەکە پێوترێ یاسای بودجە کە دەدانە ساڵە لە هەرێمی کوردستان باش ئەوز ماوەسە ئەم پرسە حەقە لە سەری دادگایی بکرێن یان وەکو منەتێک بە خەڵک بیفرۆشنەوە چونکە ئێستا وەکو دەستکەوتێک لەسەر بڕیارەی سەرۆکی نەڵام حکوومەتوانە بڕیاردراوە ئەم باجانە ڕابگیرێن چۆن دەخوێنیتەوە مە خۆی ڕاستی من لێرە ڕووم لە هاوڵاتی ژیر و عاقڵ و وریایە باش ئێستا کە وتەبێژی ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو ئەڵێ جەنابی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بڕیاریدا ئەم باجانە ڕابگیرێ ئەبێ هاوڵاتی ژیر و عاقڵ بپرسێ بێزەحمەت ئەم باجانە کێ سەپاندی بێزەحمەت لەکوێتان هێنا ئەگەر بەپی یاسایە بۆ ڕاتان دەسەڵاتتان ڕایگرن بۆت نییە بەپی دەستور کاک حەکیم ئەمە دەقێکی دەستوریە باج بەپی یاسا ئەسەپێنرێ بەپی یاساش عەفو ئەکرێ یعنی هیچ کەسێک لە ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی نییە یەک دینار لە هاوڵاتیەک بسەنێ بە ناوی باجەوە بەبێ بوونی یاسایەک کە لە پەرلەمانەوە دەرچوو بێ هیچ کەسێکیش لە ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی ئەوەی نییە بازرگانێک عەفوکە لە باج مادام یاسایەک هەیە ئەبێ لێی وەرگرێ بەڵام ئەمان ئێستا کە بڕیاری وائدەن ئەبێ هاوڵاتی ژیر و عاقڵ بەر لەوەی تەماشای ئەوە بکەین بزانین ئەم باجانە ڕاگیراون لە وەرگرتن ئەبێ بپرسین کێ ئەم باجانەی سەپاند هەر کابینەکەی خۆتان نەبوو بە بڕیارێکی خۆتان لە ئەنجومەنی وەزیرانەوە بە میزاجی خۆتان دوور لە یاسا دوور لە سیستم دوور لە دەستور دوور لە بەرژەوەندی هاوڵاتی پێمان وتن کاکە
لە لیژنەی دارایی هاوارمان کرد پێمان وتن نووسراومان بۆ کردن پرسیارمان بۆ ناردن پرساندنمان بۆ کردن لە کۆنگرەی ڕۆژنەمانی ئەعلانمان کرد توانم باجانە چییە لەسەر هاوڵاتی زیادیانەکەن بەپێی چی یاسایەک ئێوە ئەو مافەتان نییە ئەو دەسەڵاتەتان نییە ئێوە چین جێگەی میلەتتان گرتووەتەوە چۆن بەرژەوەندی خۆتان حکمڕانیە چەوتەکەتان بخوازێ ئاوا باش لەسەر هاوڵاتی ئەسەپێنن بۆیە ڕاگررتنی ئێستا یعنی ئەگەر ئێمە پەرلەمانێکی کارامان هەبوایە وەێ ئێستا لە بابڵین لە کاری فەرمی خۆیان بواە بەڕاستیە بوو ئەم ئەنجومەنی وەزیرانە بانکە و ئیقالەی پێ بکە و حکوومەتەکە هەڵوەشێنێتەوە و ببێتە حکوومەتێکی کاربەڕێکار و خەڵکێکی تر ڕاستپێرێ بۆ پێگەێنانی حکوومەت ئەمە ڕێگەی یەکەمە ڕێگەی دووەم ئەوانەی دەستیان بردووە بۆ کاری نایاسایی ئەبێ بدرێنە مەحکەمە باش ئەمە تۆ باجت ئێستا ڕاگرت بێ زەحمەت ئەو نەخۆشانەی سێدانە ساڵە دەسەکەی بەگیرفانیانە لە نەخۆشخانەی تایبەت و پارەیان لێ ئەسەنی چۆن قەرەبوویانەکەیتەوە بێ زەحمەت ئەو چێشتخانە و ئەو هۆتێلانەی کە ئەم باجە ڕاستە و خۆیانت لێ سند و بووە هۆی بێبازاڕیان و بووە هۆی شکستیان و ئەو هاوڵاتیانەی چوویتە سەر سفرەکانیان و لەگەڵ پارۆکانیان نبوویتە شەریک تەبانەوە بوونە شەریکە مەسەن نمونەم باس کوتم ژن و پیاوێک بۆ نمونە دوو مامۆساچن لە چێشتخانێک نانەخۆن وەسڵەکەیان 30,000 بۆ حکوومەتە بێ زەحمەت ئەو شەریکایەتی خواردنی هاوڵاتی کێ قەرەبوو یەکاتەوە سێدانە ساڵە دەبێت دادگای بکرێت مەسرور بارزانی قوبات تاڵبان وەزیری دارایی لەسەر هەرسێکیان ئەنجومەنی وەزیرانەکەش هەر هەمووی بەرپرسیارن لەو کارە نایاسانەی لە ئەنجومەنی وەزیران کرد مامۆستا ڕێژێکی سێمە براچوونێکمان کردبوو پێشتر پێشەم کابینە 300 میلیارد بوو لەم کابینە 2023 گەشتە نزیکەی تریلیۆنێک داهاتی بە ڕێژەی لە سەدا 300 بەڵام ئەمە هەر بۆ باز بوو یاخود بۆ ڕسوماتی ێستاوی کارەبا بۆ عریزە نووسین گرێبەستی ئەلکترۆنی ڕسوماتیشی زیاتر گرتەوە لە بازەکە ئەی ئەوانە دەبێ نابێوانە ژڕابگیرین کاک حەکیم هێندە دەسەڵات ڕاستە بەپێی یاسا درراوە بە وەزارەتێکی دیاری کراوە بەڵام بەڕاستی خراپ تەسەڕف بەم دەساڵاتەوە کراوە و ئەبوو پەرلەمانی کوردستان ئەگەر زۆرینەکەی نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک بواە ئەگەر زۆرینەکەی هەر بەڕاستی بەپێی ئەو سوێندەی هەموو ئەندام پەرلەمانێک لە پەرلەمانی کوردستانی خوا لەگەڵ سوێندەکە ڕازگۆ بوونایە و ئەبوو ڕێگە نەدەن ئەو وەزارەتانی کە بەپێی یاسا دەسەڵاتێکیان پێدراوە خراپ مامەڵە بەو دەسەڵاتانەوە بکەن هێندێکیان بۆ نمونە دەسەڵاتی دەستنیشانکردنی نرخی کارەبا باش بەدەستی وەزارەتی کارەبای بەس وەزارەتی کارەبا نابێ بۆ جۆرە تەسەڕفی بێەوە بکە کە بێتە بارگرانی لەسەر ژیانی هاوڵاتی دوکانێکی کاسبکار لە نەحەیەکە مثلا 100 دیناری دەستکەوێت تۆ بیتە شەریکی نیوەی بە ناوی پارەی کارەباوە یعنی چی پارەی کارەبا تۆ بە میزاجی خۆت لە 18 دینارەوە بۆ هاوڵاتی بۆ ماڵانێکی بە 21 دینار ئەو کاتە من پرسیارم کرد بە دوواداچوونم کرد وتیان لەبەرەوەی نرخی دۆلار گران بووە دوای دۆلار لە 150,000ەوە هاتەوە 132,000 بەڵام ئەوە نرخی کارەباکەیان کەم نەکردەوە ئێستا بڕۆ لە هەر کاسبکارێک لە ناو بازار پرسیاری لەکەی یەکەم شت هاواری بۆکە ئەڵێ بەدەست کری کارەبا و بەڕاستی ژیانمان نەماوە بازرگانی ئەوەی نێو بازار 150 بەڵێ نرخی بازرگانیە بەڵێ نرخی بازرگانیە ئەمانە خراپ بەکارهێنانی دەسەڵاتەوە لە زۆر بواری ترا لە ڕسومات تا بەو جۆرەیە طبعا باج کاک حەکیم داهاتێکی زەبەلاحە بەو مەرجەی ئەو کۆمپانیانەی کە هیەکێتی و پارتین یا نزیکن لەوان یا بەهۆی مەسئولیەکانیانەوە کە بوونەتە شەریک لەگەڵیانە بەڕاستی باجی یاسایی بدەن بەداخەوە لە کوردستانە باج بۆتە تەوقێک کراوەتە گردنی هاوڵاتیەکی ئاسایی دوکانێک کاسبکارێک دوکانێک شیرینی دەلاقانەیەک ئەم جۆرە پیشانەی ناو بازار کە خەڵکی ئاساین بەڵام کۆمپانیا زەبەلاح و گەورەکان بۆ نمونە پاڵاوگەیەکی گەورەی نەوتی داناوە سەرمایەی پاڵاوگەکە بە 1 میلیارد دۆلارە 1 دینار باج نادا بۆ نمونە 100 وێستگەی گەورە و گۆڕەپانی سوتەمەنی هەن بە ملیۆنان دۆلار ساڵانە قازانجی لێکرێ 1 دینار باج نادا بە ناوی ئەوەی بەڵە کۆمپانیەکانی بواری نەوت بە ئامان ملیۆنان دۆلار پێیاکەن ئێستەشی لەگەڵ بێ کە خەڵکی کوردستان 1 دینار استفادە لە نەوت ناکە 300,000 بەرمیل نەوت ڕۆژانە ئەفرۆشتێ کۆمپانیەکانی نەوتەکەی خۆیان ئەفرۆشن بە قازانجیشەوە قازانجەکەن 1 دینار باج نادەن ئەندازیار هەیە بۆ نمونە لە وڵاتێکی ئەمریکاوە هێناویانە یا لە تورکیاوە هێناویانە یا لە رووسیاوە هێناویانە لە کاتێکە ئەو ئەندازیارانەی خۆمان
خەڵکمان هەیە بە هێندەی ئەو شارەزایە بۆ نمونە مانگانە 30-40 هزار دلار موچەیەتی 1 دینار باج نادا یعنی ئەمە کێشەکەیە کۆمپانیای زەبەلاح کۆمپانیای زەبەلاحی بیانی و ناوخۆیی چاوپۆشی لەکەی لە باج بە ناوی ئەوەی خستوتەتە ناو پۆلێنی ئەو کۆمپانیا و کارگە و شوێنانەی کە لە بواری وەبەرهێنانە کارەکەن لێرەشەوە یەی دەسەکەی بە گیرفانی هاوڵاتێکی کاسبکارە لە ناو بازار باجی لێوەرەگری ئەمە کێشەکەی باج ئەکرێ 2 هێندەش بێ ساڵانە ئەکرێ 3 هێندەش بێ بەڵام بۆ مەرجەی ئەو کۆمپانیانەی کە داهاتیان بە ملیارەها دینارە ساڵانە لەوانە باج وەربگیرێت ئەی مامۆستا بێ چی بکرێتە کۆمەڵێک ڕسومات لێرە بۆ باج ینی چەقاتی عێراقە نابێ هاوتا بکرێت لەگەڵ عێراق ئێستا کارەبا لە کوردستان زۆ گرانترە لەگەڵ عێراق کۆمەڵی خزمەت گوزاری دیکەش نابێ هاوتا بکرێت کرێ ئاوە بە هەمان شێوە لێرە گرانترە طبعا کاک حەکیم ئێمە بێ بگەڕێنەوە یەک بۆ دەستور ئەوەی باجە نابێ بەبێ یاسا لە هاوڵاتی وەربگیرە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەی ڕسوماتە ڕسومات لە ڕاستیە هەر یاسایەک بۆ هەر وەزارەتێک دەرکراوە بۆ نمونە بۆ شارەوانی خشتەیەک هاوپێچی یاساکەیە ئەبێ بەپی ئەو خشتەیە پارەی ڕسومات وەربگیرێ ئەمان خشتەکانیان وەلاناوە چۆنیان ویستووە ئاوا ڕسوماتیان لەسەر هاوڵاتی زیاد کردووە بۆ نمونە وەزارەتی ناوخۆ لەو ماوانەی پێشوە پارەی نوێکردنەوەی مۆڵەت و تابلۆی نوێ و پارەی ڕێگا و بان و پارەی ئەمانەی بەڵە گرێبەستی ئەلکترۆنی و بۆ نمونە ئەوانەی کە لە ئەو گرێبەستانەی لە دەدادن ئەمانە هەموو لەسەر هاوڵاتیان زیاد کرا کاک حەکیم ئەکرێ لە دۆخێکە کە دۆخی خەڵک باشە کە ئاستی بژێوی ژیان بەرز بۆتەوە کە هاوڵاتی کە بێکاری لە وڵاتە کەم بۆتەوە کە جوڵەی بازرگانی زۆرە کە پیشەسازی گەشاوەتەوە تۆ ڕسومات لەسەر هاوڵاتی زیادکە ئاساییە بەڵام لە دۆخێکا کە تۆ موچە قۆرەکان نادەی کە تۆ کەرتی کوشت و کاڵ و کەرتی پیشەسازی و کەرتی گەشت و گوزار و هەموو کەرتەکانت داتەپیون بیت لەو کاتانە ڕسومات لەسەر هاوڵاتی زیادکەی بۆ نمونە تۆ پلە بەرزکردنەوە ڕاگرتووە کە مافێکی یاساییە لەولا پارەی کارەبا لەسەر هاوڵاتی گرانەکەی بۆ نمونە دەیان نمونەی تر ئەمانە حکومەتێک نایکە حکومەتێکی نیشتیمانی بێ حکومەتێک بێ دۆستی خەڵک بێ حکومەتێک بێت یعنی کەمترین پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەوە هەبێ ئەمانە کۆمەڵی خەڵکن لەناو کۆشک و تەلارەکانە دانیشتون وازان هەموو هاوڵاتیەک ژیانی وەکو ئەوانە یعنی چونکە خۆیان هەموو شتێکیان بۆ فەراهەمە بۆ خۆیان بۆ دەست و پەیوەندەکانیان بۆ نزیکەکانیان بۆ مەکتەب سیاسی حیزبەکانیان کورە بۆ زاوا و خەزوورەکانیان وازانن هاوڵاتیش واژی نایەنە بازار بزان دەنگ و باس چییە مەسەن کاتێ مانگێک موچە نادرێ خەڵک چۆنەژی ناچن مەسەن تەماشای لیستی قەرزی مارکێتێک بکەن بزانن چەند مامۆسا بە قەرز شەکر بە قەرز چا بە قەرز ڕۆنی بردووە چەند خانە نشین کە تۆ 220,000 تێ 20 دانە ساڵە زوڵمی لەکەی ستەمی لەکەی تەنانەت کارمەندی وەزارەتی ناوخۆ 30 دانە ساڵ خزمەتی تۆکە بە جلیبەرگی فەرمیەوە پارێزگاری لە وڵاتەیەکە لە کارمەندی ئاسایش و پۆلیس و هەموو جۆرەکانی پۆلیس لەسەر هاتوچۆ ژیانی تۆ ڕێکەخا دوای 30 ساڵی نێریتەوە بۆ ماڵەوە 220,000 تێ لە کاتێکە یاسایەک لە عێراقەوە دەستچووە یاسایەکی عادیلانەیە ژیانی خانشین ڕێز لێگرێ تۆ جێبەجێ ناکەی لە کوردستان یاسایەکی خانشینی جێبەجێەکەی لە کوردستان بەرکار نەکراوە ئەمە کارێکی نایاسایی کاری نایاسایی دووەم ئەوەی لە بەغا هەڵوەشاوەتەوە ئەو دووەم نایاسایی سێم نایاسایی ئەوەیە محکەمەیەکی فیدراڵی بڕیاری لێداوە کە پابەندبی بە جێبەجێکردنی یاسای خانشینی دوای ساڵێک و 6 مانگ هێشتا یاساکەت جێبەجێ نەکردووە ئێستا تازە بە نیازن باش هەزاران خانشین کۆچی دواییان کرد لەسەری وەرگرتنی مۆچەی 220,000 مردن کێ قەرە بوو ئەمانە کاتەوە مامۆسەوەی کە باس ئێستا دیوانی چاودێری دارە عێراقەرکی ڕێخستنەوەی دوای لەسەر لیستی موچە قسەکەی خانەنشینیە ئەوستا خانشینەی سەربازی بەتابەتیەوەی یەکەی هەفتە کێشیان هەیە بۆچی ئەو هەموو بەڕۆبراتی خانەنشینیەک بەڕۆبراتی خانەنشینی نیە لە زۆر شوێنێت چەند شوێنێک خەڵک خانەنشین کراوە دۆسییان نەبێ کاک حەکیم یەکێک لە سەرچاوەکانی گەندەڵی باشە یەکێک لەو سەرچاوانەی یەکێتی و پارتی کارەکەن بۆ ئەوی وەک خۆی بمێنێتەوە ئەوەیە کە
هێزە چەکدارەکان لەژێر هەژموری خۆیان نەبمێنێتەوە بۆی ئەو هێزە چەکدارانە ئەو پێشمەرگانە ئەو گەنجە بەڕێزانە هەمیشە چاوبەرەو خواری یەکێتی و پارتی بن دەستیان لەسەر دڵیان بێ ئەی خوایە شتێک نەکەم ببێتە هۆی عاجزی بەرپرسە گەورەکان و حیزبیەکان و موچەکەم ببڕن و سبێنێ بڕۆمەوە بۆ دام بڵێن کاکە تۆ فەسڵ کراوی بڵێن تۆ سزا دراوی بڵێن تۆ نازانم ئەوە و مەسە موچەیەکی خانشینی بە پێی یاسا هەیە لە پەنای ئەوە دەیان موچەیان بڕیوەتەوە بۆ خەڵکی ناشایستە بندیوار خزمی خۆیان لە حیزبەکەی خۆیان وەکو هەدیەی ڕۆژانی هەڵبژاردن دابەشیان کردووە بێجگە لەمە هیچ شتێکی تر نییە من لە کاتی خۆیان سەردانی بەڕێوەبەراتی گشتی خانشینی کرد لە هەرێمی کوردستان بەڕێوەبەراتیەکی گشتیمان هەیە لە چوارچێوەی وەزارەتی داراییە ئەمە نزیکەی 200 تا 250 هزار خانشینی لایە پرسیارم کرد وتم باشە هەرم خانشینانە هەر لە هەرێمی کوردستانە وتیان نەوەڵڵا وتم ئەی چی وتیان لە لای یەکەکانی هەفتا و هەشتای سەر بە یەکێتی و پارتی خانەنشینی لای خۆیان هەیە خۆیان خانەنشینیان بۆ خەڵک بڕیوەتەوە ئێمە هەر ئاگامان لێ نییە داتاکانیان لای ئێمە نییە زانیاری لای ئێمە نییە ناوەسیانیەکە لای ئێمە نییە نازانین چۆنیان کردووە وەزارەتی دارایی هیچ ئاگای لێ نییە مانگانە هاتوون بە گونیە پارەیان بردووە هێندێکی بۆ خانشینی دایان ناوە هێندێکی بۆ ئەو کەسانەی تر کە لە لیستی موچەکانە هەن ئەمە کاری نایاساییە ئەمە تەنها بۆ ئەوەیە هەیمەنەی حیزب بەسەر دامەزراوەکانەوە لە کوردستانە بەردەوام بێ و ئێمە سیستمەکانمان پەککەوتوو بن لە هەستی دەسەڵاتەکانی ئەوانە دیوانی چاودێری دارایی طبعا هەرێمی کوردستان دڵسۆزانە کاک حەکیم بەر لەوەی بەغدا پێیان بڵێ و پەرلەمانتارەکان ئەوانەی دڵسۆزی ئەم وڵاتەن و ئێمە یەکێکین لەوانە فراکسیۆنی کۆمەڵ یەکێک بۆ لەوانە دڵسۆزانە پێمان وتون بە هەموو ڕێگا پەرلەمانیەکان بەڵام بەداخەوە هەتاوەکو تیم لە بەغداوە نەهات بە عەرەبی پێی نەوتن کاکە ئەمە وا نابێ لە کوردیەکە تێنەگەشتن لە کوردیەکە تێنێگەشتن ئێستا بە پەلەپەل بەهێزەکان ئەڵێن کاکادەی کارتی نیشتیمانی باوکتان بێنن کارتی نیشتیمانی دایکتان بێنن ئەوەی باوکی وەفاتی کردو وەفاتنامەکەی بێنن ئادەی کاکەیان ناویسیانی دایکتان بێنن ئادەی کاکە وەڵا کاکە خێرا ئەبێ ئەم ئەمانەی کە خانشینن لە یەکەی هەفتا وەشتا بگوازرێنەوە بۆ بەڕێوەبەرەتی گشتی خانشینی لە وەزارەتی دارایی ئەبێ یەکەی هەفتا و هەشتا نەمێنێ لیستەکان بچنە سەر وەزارەتی پێشمەرگە ئەی ئێمە بە کوردی پێمان نەوتن بۆ ئەبێ ئیلا ئێوە یعنی چاو بەرە و خواری خەڵکانێک بن کە بە غەیری زمانی خۆتان پێتان ئەڵێ بۆ ئیلا ئێوە هەتاوەکو کڵاوەکەتان دانەگرن ئامادەنین بچنە ژێر ڕکێفی یاساکان بچنە ژێر ڕکێفی سیستەم لە بواری یاساش ئەوەی کە بەڕێز باس کرد یاسای زۆر هەیە پێشترین بەڕاستچوونێکمان زیاد لە 8 یاسای خانشینی هەبوو ئەگەر ئەم یاسای عێراق بەرکار بکرێ ئەوەی کە دادگای فیدرالی یاسای خانشینی گرت و ژمارەی ساڵی 2014 هەموار کراوە ئەو کاتە کۆتایی بۆ فەوزایش دێت کە لە بواری یاساکانی خانەنشینی هەیە بەڵە لە کوردستان ئێستا بە 8 یاسا بەڕێوەبەرایەتی گشتی خانشینی لەگەڵ خانشینانەکە بۆ نمونە ئەوانەی لە ناو خوێندی باڵایان بەجیا خانشینە بن ئەوانەی وەزارەتی ناوخۆ بەجیا خانشینە بن ئەوانەی مەسەلەن پلە باڵاکان و پلە تایبەتەکان بەجیا خانشینە بن بەم جۆرە هێزەکانی ناوخۆ بە هەمان شێوە مەسەلەن دادوەرە بە ڕێزەکان بە هەمان شێوە بەڵام لە بەغدا ئەمە لە چوارچێوەی یەک یاسایە ڕێکخراوە ئەمە بێجگەلەوەی سوودەکانی یەکەم بێجگەلەوەی ئیشی هەر هاوڵاتیەک و بەڕێوەبەراتی گشتی خانشینەکە و هەموو دەستگا و مؤسسەکان ئەزانن لەسەر بنەمای چی یاسایەک خانشینی ئەیانگرێتەوە و بە پێی چ پێوەریەکە لە هەر هەمووی گرنگتر کاک حەکیم ڕێژەیەک عەدالەتی تایە ناکرێت تۆ خانشینی دەبێ مەسەلەن 3-4 ملیۆن بێ خانشینی دەبێ 220 هزار بێ بەپێی یعنی چ عەدل و چ ئینسافێک بەزەم یاسای عێراق گەر جێبەجێ بکرێت زۆر باشە یعنی چونکە بەڕێز دواکەوتون لە جێبەجێکردنی شیوە لە زۆر بوارە لە زۆر دەتوانرێت اینجا ئەم یاسای خانشینیە ڕێژەیەکی زۆر چونکە هیچ موچەیەکی خانشینی نامێنە لە 500 هزار کەمتر 600 بەرەو سەرە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم موچە زۆر کەمەکان لەگەڵ موچە زۆرەکان لە یەک نزیگە کاتەوە خاڵێکی ترەوەیە نەک تەنها کەرتی حکومی کەرتی تایبەتیش لە چوارچێوەی ئەم یاسایە ئەیگرێتەوە و زۆر وردەکاری تر هەیە کە ئەکرێ بەڕاستی ئەگەر بەرنامەیەکی تایبەتی بۆ تەرخانکەی ئێمە بە وردی لە باشەکانی ئەو یاسایە وەجێبەجێکردنی قسە بکەین
کە لە بەرژەوەندی خانشینە لانی کەم کاک حەکیم ئەم زوڵم و ستەمەی لەسەر خانشینان هەیە نامێنێ اینجا پاشان چۆنە بێ لە دەستگای حیزبیا خانشینی هەبێت ئێستش بە ئێستشی لەگەڵ بێ کاک حەکیم یەکێتی و پارتی وەکو چاواشەکاریەک بۆ کاتی هەڵبژاردن وعد و بەڵێنیان داوە بە خەڵک کاکە وەرە بەس لە پێناوی ئەوەی ویژدانی بکڕن دەنگی بکڕن ناسنامەکەتمان بۆ بێنە کاتی نیشتیمانیەکەت بێنە ئێمە خانشین دەکەین بۆ ئەمەلیان وایە کە هێشتا خانشینی لە دەستی خۆیان نابێ بەڵام بەدڵنیاییەوە لە دەستیانە سەرێک بەڕێوەبەرایەتی لە وەزارەتی دارایی بەڕێوەبەرایەتی گشتی خانشینی بێت لە ناو وەزارەتی داراییە هیچ کەس دەسەڵاتی ئەوەی نەبێت لە دەرەوەی یاساکان خانشینی ئەی پێویست بەلیستی موچە ئەوەی هێزی ئەمنی ئێستا شەرتێبینی هەیە و بەڕێکەوتنێکی سیاسی و ماوەیە تا تێبینەکان چارەسەر دەکرێن موچە هاتووە و ئەوەی بڵین مەدەنیش لە ناردنی دوا دەکەوێت تاکوێستا لە بوارەژان توانراوە لیسێکی ڕێکوپێک بێت کاک حەکیم بە ئاشکرا ئێمە ئەیبینین و ڕوون دیارە کە یەکێتی و پارتی و حکوومەتەکەیان خۆیان لە بابەتی تەوتین نەدەستنەوە تەوتین بۆ چونکە ئەگەر تەوتین کرا موچەی موچەخۆر تەوتین کرا بێجگە لەوەی موچەخۆر ڕاستە و خۆ لەگەڵ بانکێکی حکومی مامەڵەیەەکە و لە بانکێکی حکومیەوە موچەکەی بۆ تەحویلە کرێ مانگانە هەموو ئەو داتایانەی کە پێویستە لە ناو سیستەمە هەبن ئەچنە ناو سیستەم ئەوسا لانی کەم ڕێژەیەک لە گەندەڵی و بندیوار و موچەخۆری نایاسایی ئاشکرا بن یعنی ئەوە نامێنێ خۆیان وتیان ئەم برادرانە خۆیان وتیان وها و کاتە بایۆمەتریان کرد وتیان سەلامی وهەیە لە 11 شوێن موچەی هەیە ئەمە نامێنێ ئەم فەوزا بەرەڵایە نامێنێ ئێمە نەمان بینی ئەمان ئەوە بکەن مەسەلەن ئەوەی کە موچەی نایاسایی هەیە نەمان بینی بڵێن کاکە ئەوە لیستێک ئەوە 2000 کەس ئەوە 5000 کەس بەهۆی بایۆمەتریەکەمانەوە کەشف و ئاشکرا بوو و موچە نایاساییەکەمان بڕی شتێکی باشە کە دیوانی چاودێری دارای عێراق و تەیف سامی تەنگی پێڵچیون لە بابەتی موچە بێ خانەنشینی بێ دۆسیەی موچەخۆران بێ داهاتەکان بێ طبعا خۆزگە لە بەرژەوەندی خەڵکە خۆزگە لە چوارچێوەی دەستور و لە چوارچێوەی دامەزراوی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ئێمە خۆمان ئەمەمان کردایە یعنی خۆزگە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێک بواە چونکە بەڕاستی مڵکی یەکێتی و پارتی نییە کاک حەکیم حکوومەت مڵکی خەڵکی کوردستانە 4 ساڵ جارێ متمانەی پێ ئەدرێ و ئەبێ بەپێی یاساکان کار بکە بەڵام بەداخەوە لەبەرەوە یەکێتی و پارتی خۆیان لەسەر و یاسا و سیستم و دەستورەوە بینیوەتەوە حکوومەتیشیان کردوتە بەشێک لەم سیستەمە گەندەڵە و پۆقڵەواتەی خۆیان چۆن بەرژەوەندی خۆیان و حیزبەکانیان و عایلە و بنەماڵەکانیان خواستوێتی ئاوا مامەڵەیان لەگەڵا کردووە بەڵێ ئەمەی ئێستا بەغدا داوایەکە بەڕاستی ئەوەیە کە هاوڵاتی لە کوردستان ئەوێت طبعا ئەوە هەمووی نییە ئێمە زۆر شتیکە هەیە ئێمە ئیزانین بەغایشتە بۆ داهاتەکان لە خۆناغی داهاتوو بۆ داهاتی ناو خۆبێک کە لە خەڵە سنووریەکان بادەدانێکی زۆری لە ناو خۆ لە فەرمانکان بۆ داهاتی نەوت بێ دەگەینە و خۆناغا عێراق ینی ئەویش هەوڵدا چاکی بکات وەکو چۆن ئێستا باچ کاک حەکیم ڕێژەیەک ئەتوانرێت چاک بکرێت لە بە دیوانی چاودێری دارایی بەغدا و با بڵین بەوەی کە ئێستا موچە گەڕاوەتەوە سەر بەغدا ڕێژەیەکی زۆر ئەبێ ئێمە لە کوردستان پەرلەمانێکمان هەبێ بەڕاستی نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە ڕێگە نەدا حکوومەتێک هەبێ لە دەرەوەی یاسا بێ حکوومەتێک هەبێ لە دەرەوەی سیستەم بێ حکوومەتێک هەبێ لە دەرەوەی یاساکان کە لە پەرلەمانەوە دەرچوو بن خەڵک دابمەزرێنێ خەڵک خانەنشین کە موچە ببڕێتەوە تەخشان و بەخشان کە باج بستەنێ مەسەن لە گومرگەکانە بە ئارەزووی خۆی کۆمپانیا دابمەزرێنێ کۆمپانیا یەکێتی و پارتی بۆی داهاتی ئەم وڵاتە بۆ گیرفانی خۆیان بەرێن ئەمە بە پەرلەمانێکێکرێ پەرلەمانێکی ڕاستەقینە نوێنەراتی خەڵکی کوردستان بێنی و پەرلەمانە نەخشەی ناوی ئێستا من عەرز دەکەم ڕاستە ئێستا دیوانی چاودێری دارایی بەغدا هێندێشت ڕاستەکاتەوە بەڵام چاکسازی ڕاستەقینە گۆڕانکاری ڕاستەقینە ئەوەی کە ئینسانی کورد خەونی پێوە بینێ بەڕاستی لە ناو خۆیە پەرلەمانێکی زیندوو بێ پەرلەمانێکی دەستەمۆ یەکێتی و پارتی نەبێ چۆن ئەو پەرلەمانەمان دەستەکەوێکا حەکیم بە بەشداری چالاکانەی هاوڵاتی بەڕاستی ئەگەر هاوڵاتیان لە کوردستانە بە تایبەت ئەم هەڵبژاردنەی داهاتوو کە هەم یاساکان گۆڕاون و هەم بەغدا کۆمسیۆنی عێراق سەرپەرشتیەکە و هەم سیستمەکە و هەم داتاکان ڕێژەیەکی باش پاکێتی بەدیێنن لە هەڵبژاردنەکە
ئەگەر هاوڵاتی ئەم ئیزافەشی بێتە سەر هاوڵاتیش بە ڕێژەیەکی باش بەشداری بکە ئەتوانین پەرلەمانێکمان هەبێ ڕاستەوخۆ نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە ئەوەی لە سندوقەکانیەتە دەرەوە تعبیر بێ لە خەڵکی کوردستان. کاک حەکیم ئێمە ئەمەمان ئەوێ، ئێمە نامانەوێ سیستەمێک ئیلا حەزم منی کۆمەڵ حەزم لێی بێ ئەوە لە پەرلەمانی کوردستانە بێت. من بە حەزی خۆم بەڕاستی حەزەکەم پەرلەمانی کوردستان هەر 99 کورسیەکە هەر 100 کورسیەکە لە کۆمەڵ بن، بەڵام تەنها ئەمە مەرجی ئێمەیە. ئەمەی لە سندوقەکانیەتە دەرەوە ئەمەی ئەچێتە پەرلەمان ڕنگدانەوەی خەڵکی کوردستان بێ، هەرچی بێ قبوڵە، هەرچی بێ پیرۆزە. بۆ چونکە نوێنەری ڕاستەقینە کە خەڵک دەنگی پیاوە منەتباری خەڵکە نەک منەتباری حیزب، منەتباری یاسایە و جورئەتی ئەوە ناکات لە دەرەوەی یاسا چاوپۆشی لە حکومەت کە چاوپۆشی لە دامەزراوەکان کە چاوپۆشی لە یەکێتی و پارتی بکە بەم جۆرە تەسەڕوف بە هاوڵاتیەوە بکەن. ڕاستە زۆر شتی کە ئەمێنێ لە دەرەوەی پەرلەمان ئەبێ هاوڵاتی وشار بێتەوە و ئەبێ ئێمە شەقامێکی زیندومان هەبێ و چاودێریش بێ بەسەر پەرلەمانەوە و ڕێگە نەدا ئەگەر تەنانەت پەرلەمانیش تووشی کێشە بوو ڕێگە نەدا وڵاتەکە بەرەو دۆزەخ بڕوە، وڵاتەکە بەرەو ئاسۆیەکی نادیار بڕوە. بەڵام هاتنە دەرەوەی نوێنەرانی ڕاستەقینەی پەرلەمان لە سندوقەکانەوە و پەرلەمانێکمان هەبێ پەرلەمانێکی زیندوو بێ زۆرینەکەی لەبەر بەرژەوەندی خەڵکی کوردستان کارکە ئەکرێ زۆر شت لە کوردستان باشە. بەس ئەگەر ئەم هەڵبژاردنە خەڵک زۆر نەچێ بە سندوقی دەنگدان گۆڕانکاری دروست نەبێ موچە خزمەتگوزاری باج هەموویان لەگەڵ بەغداد داهاتەکان چی لێ بێ هەمووی خراپترە بێ کا حەکیم. یعنی بەڕاستی ئەگەر ئەم جارەش یعنی خەڵک هەر ڕێژە زۆرینەکە بایکۆتکە و ئەوەی ناڕازیە لەم کە زۆرینەکەن ئەوەی ناڕازیە لە شێوازی حکومڕانی یەکێتی و پارتی لەم کابینانە لە کابینەکانی حکوومەت لەم شێوازە بەڕێوەبردنە لەم سیستەمە پڕ لە گەندەڵیە و خراپەکاری و کاکە گریمان هەر گەندەڵیش نییە. حکوومەتێکە شکستی خواردو لە دابینکردی خزمەتگوزاری هەر ئەمە زۆر سادەیە بۆ هاوڵاتی. ئەگەر ئەم حکوومەتە شەقامی پێویستت بۆکە ڕێگاوبانی پێویستی بۆ کردووی نەخۆشخانەی پێویستت هەیە ئەگەر ئەم حکوومەتە گەنجەکانت مەسەلەن هەلی کاریان بۆ ڕەخسێنێ لە حکومەتی گشتی بەیان کەرتی تایبەت ئەگەر ئەم حکومەتە ئای خواردنەوەی پێویستت بۆ دابینەکە ئەگەر ئەم حکومەتە مەسەلەن کەرتی کوشت و کاڵ و گەشت و گوزار و ژینگەی خاوێنی بۆ کردووی ئەگەر ئەمانەی بۆ کردووی ئەو زۆر باشە با هەمومان بچین دەنگیان پێوە بدەینەوە بەردەوام بن. بەڵام نەک ئەمەیان نەکردووە وەک خراپتر لەوە ڤایرۆسن بەسەر جەستەی وڵاتەوە. دوو حیزبی سیاسی قەیچەکە بە وەکو دوو حیزبی سیاسی کار بکەن تەنانەت با بەقەت قەبارەیان لە پەرلەمانەوە بودجە لە بودجە گشتی حیزبەکان بەپێی یاسا شەفافانە دیار بێت نەوەکو هەموو داهاتی کوردستان هەڵوشن بۆ خۆیان شتێکی بگەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی. حکوومەتی لەم جۆرە هاوڵاتی وشیان نایاڵێ بەردەوام بێ هاوڵاتی زیرەک و زیتەڵ نایاڵێ بەردەوام بێ. 4 ساڵ جارێک تەبعاً 4 ساڵ جارێک مافە بەڵام یەکێتی و پارتی 4 ساڵ جارێکیش ماف نادەن بە هاوڵاتی. بڕۆ تەماشاکە چاڵ بژاردنێک لە کاتی خۆیان کراوە هەڵبژاردننی یەکەم دوای 9 ساڵ کرا هەڵبژاردننی دووەم و ئێستا بۆ 6 ساڵە هەڵبژاردن نەکراوەتەوە و دیاریش نییە هێشتا هیچ کەس لە کوردستانە لە ساسە دڵنیانە تەنانەت دوای 5 جار دواخستن لە مانگی دەی ئەم ساڵی شەکرێ. بۆیە ئەمە دەرفەتێکی زێڕینە بەڕاستی ئەبێ هاوڵاتی ئاوا لە سەنگەرا بێ ئەگەر هەڵبژاردن کرا تۆڵەی خۆی کاتەوە کاکە گریمان حکوومەتەکە گەندەڵ نییە گریمان کاریات نایاسایی ناکە گریمان لەمە تێناگەین ئەمە ئێمە ئێڵین گریمان هاوڵاتێکی یاسایی لەمە تێناگە بەس خۆ خزمەت گوزاریت بۆ ناکە کاکە نەخۆشخانەت بۆ ناکە پارکت بۆ ناکە سەوزایت بۆ ناکە پرۆژەت بۆ ناکە بەدەم گەنجەکانتەوە ناچێلی کاریان بۆ بڕەخسێنێ کاکە پلەبەرزکردنەوەی ڕاگرتووی موچەی پێویستت بۆ دابین ناکە کاکە شەفاف نییە لەگەڵتا پێت ناڵێ ئەم مانگە چەند بەرمیل نەوتم فرۆشت بە چەندم فرۆشت بە کێمدا و داهاتەکەم چی لێ کرد ئەمانشتی سادەن بەڕاستی هیچ کەس نییە لەمە تێنەگا لە کوردستانە یعنی هەڵبژاردن بکرێت دیسان یەکێتی و پارتی زۆری نابنەوە دێوسا بێمە بڵێن کاکە خەڵکی کوردستان داوای لێبوردنەکەین ئەم حکوومەتە گەندەڵە خراپەکارە و ئەم حکوومەتە شکست خواردو دیارە ئێمە خەڵکی کوردستان بەوە نازانین هەرێمی کوردستان هەرێمێک گەلێک میلەتێک کە تەسحی و قوربانی گەورەی داوە ئەنفالی بەسەرهاتووە کیمیابارانی بەسەرهاتووە هەزاران ڕۆڵەی لە زیندانەکانی بەعسا لە سێدارە دران ئێمە لە پێناو ئازادیا بوو لە پێناو نیشتیمانێکا بوو کە موڵکی خەڵک بێ نەک موڵکی دوو حیزب بێ ئەبێ کۆتایی پێ بێ
من هیوادارم گەشت بینە ئەو قۆناغەی کۆتایی پێبێ حکوومەت و کۆتایی بەو جۆرە دەستانە بێنین کە دەستی نیشتیمانی نین بەو جۆرە حکوومەتانە بێنین کە حکوومەتی نیشتیمانی نین کە حکوومەتی یاسانین کە حکوومەتی سیستم نین کە حکوومەتی دەستور نین لە ئاست خوێنی شەهیدانانین. باش وەکو لەسەر داهاتیش سعرەقداوای داهاتی ناو خۆش دەکاتەوە دیارە داهاتی هەرێم چی لێ دێ تقریباً جارێک 85 میلیارد و جارێکش 70 میلیاردێکیان خست بۆ سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی عێراق. هیچ کەس نازانێت داهات لە کوردستانە چەنە هیچ کەس تەنانەت نە دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان نە دیوانی چاودێری دارایی بەغدا نە ئەو کاتەی کە ئێمە لە لیژنەی دارایی بوون لە پەرلەمان نە لیژنەی وزە و سامانە سروشتەکان لە پەرلەمان نە پەرلەمانتاری دەسەڵات نە پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆن هیچ کەس نازانێت لە کوردستانە داهاتی حەقیقی چەندە. یەکێتی و پارتی بە میزاجی خۆیان لە بریەوەی خەزانەیەکی گشتی هەبێ وەزارەتی دارایی تاکەلایەنی قانونی دەسەڵاتداری تەسەڕوفکردن بێ بە داهات و خەرجیەوە ئەمان لە دەڤەری خۆیان ئەوان لە دەڤەری خۆیان 350 میلیارد دەکەن بۆ داهاتی ناوخۆ بەڵێ ڕێژەی لە ساچلیسێ بە 57 داهات و خەرجیان بەش کرده بوو ئیتر داهاتەکە چەنە کەفی خۆیانە مەسەلەن کە هاتە سەر موچە ئەویت کاکە من 100 میلیارە دەم تۆ 130 میلیارد بدە ئەی ئەوی تر لەکوێ بێ زەحمەت کە تۆ 100 میلیارە دەی ئەو پارەکانی تر چی لەکەی بە پرۆژەیە دەی کوا پرۆژەکانت بۆ نمونە با خەڵکی سلێمانی و گەرمیان تەماشاکەن پرۆژەیەک لە سلێمانیە تەواو کرابێ بە پارەی حکوومەت کە شانی باز بێ لە 10 ساڵی پارچە زەوی دەدەن لە بری پرۆژە پارچە زەوی لە شوێنە گەدەن کاک حەکیم ئەوانەی 10 ساڵ لەمەوە پێش عەرزیان وەرگرتووە ئێستاش بەگەنمەکرێت طبعاً من پێم خۆشە هەمومان پێمان خۆشە بە هەر ناو نیشانێک بێ هاوڵاتیەک کە 30 خاڵی هەیە 30 ساڵ خزمەتی هەیە بۆ نمونە هیچ سوودمەند نەبووە لە حکوومەت پارچە عەرزەیەکی پێ بدرێ بەڵام هاوڵاتی لەمە شافێڵی لێکرێ پارچە عەرزەیەکی پێ ئەدرێ بە کەڵکی بە خانووکردن نایە ئەوانەی نەک تەنانەت شەهید کاک حەکیم تۆ تەماشاکە لە سلێمانیا طبعاً لە هەولێر خراپترە لە دهۆکی وعزەکە خراپترە لە سلێمانیا بناری گۆیژە بە کێ ئەدرێ بە کەسوکاری شەهید دراوە بەوانەی ڕۆحیان بەخشی بەم وڵاتە یا بەوانەی سەرمایەداری هەڵتۆقیوی گیرفان خاڵی وەکو زەروون و ساون بە میلەتەوە باشترین زەویەکانیان پێ پرۆژە دەکەن لە بەرامبەر ئەوە مەبەستمەوە بوو هەندێک پرۆژە دەکەن لە بەرامبەر ئەو پرۆژەی نیشتە جێبوون و کاکە خەڵک خێر و سەدەقەی هیچ کۆمپانیایەکی ناوێ تۆ مشکی لەگەل لێرە ئەمەیە پارەکەت لێ دزن هەموو نانەکەت لێ دزن دوای 2-3 قەراغە نان تێنێ ئەها وەکو سوال و کاکە میلەتەوەی ناوێ میلەت خۆی خاوەنی ئەم مڵک و ماڵەیە تۆ تەنها دەستێکی ئەمین بە بۆ نمونە با نمونەیەکی بچووک باسکەم کا حەکیم 185 دۆنم عەرزی بەڕێوەبەراتی گشتی پەروەردە بە ناوی یاساوە ئەدرێ بە کۆمپانیایەکی حیزبی یان نزیک لە حیزب بۆ ئەوەی بکرێتە چی بکرێتە پرۆژێک کشت و کاڵی وڵاتەکە بژێنێ نا ئەی بکرێتە کارگەیەکی گەورە 10,000 گەنجی بێکاری سلێمانی دامەزرێنە نە ئەکرێتە باڵەخانە کرێچەکان ڕزگارەکان ناوەڵڵا ئەوانەی ئەم باڵەخانانەی کە ئێستا و عەرزە جوانانەیان پێدرێ بە خەڵکی فەقیر و هەژار و کرێچی ناکڕێن کاک حەکیم تەنها ئەو 180 دۆنم زەویە بە ڕاگەیاندنی ئاشکرا و بە مزایدەی ئاشکرا بفرۆشتێ هەموو کێشەی پەروەردەی سلێمانی حەلە بێ قوتابخانەمان نامێنێ تازەی نەکەیتەوە و قوتابخانەت نامێنێ پێداویستی تەواوی نەبێ هەموو مختبەرەکانیان دروستەکەیتەوە قوتابخانەی سێدەوامیت نامێنێ هەموو یەکەیتە یەک دەوام و دوو دەوام ئەوان عەرزەکە بە تاڵانە دەن بە کۆمپانیایەک دوای ئەڵێن بە کۆمپانیەکە ئاتخوا وەرە لە ڕێی خوا و پرۆژێکمان بۆ بکە بای میلیارە دینار سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان لەگەڵ